یۆرانس حوتەم هەسارەیە لە کۆمەڵی خۆر، سێهەم گەورەترین هەسارەشە لە کۆمەڵی خۆر. بە هەمان شێوەی جوپتەر و ساترن و زوحەل، یۆرانس هەسارەیەکی گازیە و تەواوی هەسارەکە لە هەور پێکهاتووە. هیچ خاکێک نییە لە یۆرانس تاوەکو لێی بنیشێن. تەواوی هەسارەکە لە هایدرۆجین و هیلیۆم و هەندێک گازی دیکە پێکهاتووە. یۆرانس و نیپتۆن بە دوو هەسارەی بەفری دارەندرێن بەهۆی نزمی پلەی گەرمیەکەیان. هەرچەندە هیچ بەفرێکیان نییە، تەنیا هەورە، بەڵام پلەی گەرمیەکەی لەژێر 224 پلەی سیلیزیە. یۆرانس تاکە هەسارەیە لە کۆمەڵی خۆر سەراوژێرە و بە سەراوژێری دەخولێتەوە لە دەوری خۆی. بە هەمان شێوەی زوحەل، یۆرانسیش خاوەنی ئەڵقەیەکە لە بەردی ورد لە دەوری دەسۆڕێنەوە. بەڵام ئەڵقەکەی یۆرانس تەنکترە و ڕەشترە، بۆیەش لە وێنە ڕاستەقینەکانی یۆرانس بە ئاسانی بەدیار ناکەوێ. یۆرانس بە خێرایی 6.8 کیلۆمەتر لە چرکەیەک بە دەوری خۆر دەسۆڕێتەوە. سوڕانەوەکەی زۆر خاوە بە شێوەیەک 84 ساڵی زەوی پێویستە تاوەکو جارێک بە دەوری خۆر دەسۆڕێتەوە، واتە ساڵێکی یۆرانس دەکاتە 84 ساڵی زەوی. دووری یۆرانس لە خۆر نزیکەی 3 ملیار کیلۆمەترە. ئەمە ژوا دەکا گەرمی خۆر زۆر بە ئاستامی بۆ هەسارەکە بچێ و دوور و سارد بێ. شەو ڕۆژی یۆرانس خێرایە 14 کاتژمێر جارێک بە دەوری خۆی دەخولێتەوە. ئەمە ژوا دەکا 14 کاتژمێر جارێک شەو ڕۆژی یۆرانس بگۆڕدرێ. شێوەی ئەم هەسارە گازیە شینباوە. هۆکاری ئەمەش دووریەتی لە خۆر و زۆریەتی ڕێککەوتنی گازەکان لە دروستکردنی هەوری جیاواز لە هەسارەکەیە. ئەم وێنانەی لە کەشتی ئاسمانی ڤۆیجەر دەستمان کەوتون شینبا و نیشانی دەدەن. هەروەها زانایان دەڵێن ئەم هەسارەیە زۆر هێمنترە لە چاو هەسارە گازیەکانی زوحەل و جوپتەر. یۆرانس قەبارەی گەورەیە و 14 جار و نیو لە زەوی گەورەترە. یۆرانس خاوەنی 27 مانگە. ناوی ئەم مانگانەشی لەلایەن شەکسپیر و پاپا ئەلێکساندەر ناونراون. بەناوبانگترین مانگی یۆرانسیش میراندا، ئاریەل، ئۆمبریل، تایتانیا، ئابریۆن. مانگەکانی یۆرانس جیاواز لە مانگەکانی زوحەل و جوپتەر هیچ کەشوهەوایەکیان نییە، وەکو مانگەکەی زەوی بێ کەشوهەوان و تەنیا بەردێکی مردوون لە بۆشایی ئاسمان. زانایان دەڵێن ئەستەمە ژیان لەسەر ئەم هەسارێ و مانگەکانی بوونی هەبێ، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە تاوەکو ئێستا 1 جار سەتەلایتمان بۆ نزیکی ئەم هەسارەیە ناردووە. هەوڵ دەدرێ لە 20 ساڵی داهاتوو زانیاری زیاتر لەسەر هەسارەکە و مانگەکانی کۆ بکرێتەوە، بە مەبەستی گەڕان لە دوای ژیان لە دەرەوەی زەوی.